یەکەم جار دەوڵەتی قەومی دروست بوو بەڵام لەبەرەوەی لە ناوەوە دەرەبەگەکان دەسەڵاتیان بەسەر زەوی و زارەکانە گرت بوو خەڵکێکی زۆر ئیشیە کرد هەروەکو عەبیدی ئیشیانە کرد هەرچەنە عەبید نەبوون طبعاً ئەنجا لە میراتی فکری خۆیانە لە کۆمەڵایەتی خۆشیانە دیسان چینایەتیەکیان بۆ مابۆوە لە زمانی غریق و ڕۆمان و ئێمەزانین کە چینایەتی لە ئەوروپایە هەبوو دوای لە سەردەمەکانی جیاوازە لە سەردەمی مەسیحێتیشا کە زۆر بەقووەت و دیسان چینایەتی بە جۆرێکی تر دروست بوو ئەمجارە چینێکی طبقەی نوبەلا دروست بوو نەجیب زادەکان چینێکی تر دروست بوون کە پیاوە دینیەکان بوون چینێکی تر خەڵکانێکی ژێرەوە بوون هاڕداوەکانی خوارەوە بوون ئەم پۆلانە ئەم چینانە ئەم توێژانە لە ناو هەریەکێ لەم دەوڵەتە قەومیانەیە هەبوو بۆیە ئەمجارە کێشەکە لەوە دەسی پێکرد کە ئایا کابرای دەرەبەگ کە هەموو شتێکی کەوتۆتە بەردەست مافی زۆر بۆچی زۆرترە لە یەکێکی تری کرێکارێک یان جوتیارێک کە هەر لەو کۆمەڵگەیە ئەژی هەر وەکو ئەوان ڕەنجی داوە وەکو چۆن ئێستا ئێمە مناقەشاکەینەوە لەگەڵ ئەم چینە بورجوازیە کوردە گەندەڵی کە ئێستا حکمی کوردستانەکەن ئەڵێن ئێمە ئەو میلەتانە هەموو خوێنیان داوە ئەم لادێیە داماوانەی کە ئەنفال کران ئەمەی کە کیمیاویان بەسەر ئاهاتەوە ئەمەی شەو و ڕۆژ پێشمەرگیان بەخێوە کردەوە ئەمانە ڕەنجی گەورەیاندا ئەمانە کۆڵی قورسی شۆڕشەکانیان کەوتە سەرشان بەڵام چێ لە پیاوەتیە هاتەوە دەرمانێکیان بۆ بێنێ چێ هاتەوە پردێکیان بۆ دروستکە چێ کارەبایان بۆ تەمینەکە چێ ئاویان بۆ تەمینەکە و هەروەها لە سەردەمی بۆیە ئەو بەڕاستی ئەو لێکۆڵینەوەی مارکسیەکان هی مارکس خۆی کارل مارکس کە لە ساڵی 1940 بەدواوە لەگەڵ ئەنجلس تحلیلێکی فترەی دەرەبەگایەتیەکە ئەکەن دەرەبەگایەتی لە زمانی قەومیەتەکەیە بۆیە مارکس طبعاً قەومیەتی هەر ڕەفزە کردەوە دوایی چونکە یوتی قۆناغێکە دەرەبەگایەتیەکە ئەو زیاتر دەرەبەگایەتەکەی تحلیلە کرد چونکە وەکو باری ئابووری و چینایەتی خەڵکی لێکەدایە زۆر بە وردی لێکۆڵینەوەیەکی ورد و شیکردنەوەیەکی وردی ئەو کۆمەڵگەی کردو کە ئەگەر ئێستا بێنین ئەو پێناسەی مارکس باسی قۆناغی دەوڵەتی قەومی دەرەبەگی ئەکا لە ئەوروپا وەکو ئەو حاڵەتەوەیە کە ئێستا لە کوردستان هەیە کۆمەڵێک خەڵکی نەتەوە بە فکرێکی نەتەوایەتی بە هەست و سۆزێکی نەتەوایەتی لەگەڵ ئیستیغلالکردنە هاتوونەتە سەرێ ئیدارەیەکی کوردیان دروست کردووە بەڵام ئیدارە کوردیەکە نەکەوتۆتەوە ژێر خزمەتی ئەو خەڵکەی کە خزمەتی کردوونەتەوە ئەو سەردەمە ژوا بوو لەبەرەوە جار بۆ جاریش دەرەبەگایەتیەکە بە قووەترە بوو ئەم جارە لە ناویانە چینێکی تر دروست بوو چینێک دروست بوو کە پێوترا چینی ناوەڕاست چینی ناوەند چونکە لە نێوانی چینە سەرمایەدارێکە چینە دەرەبەگایەتیەکە بوو کە دروست بوو هەروەها لە ناو لە بینی ئەوان و لە بینی یعنی ئەو چینەی ناوەڕاست کە دروست بوو لە نێوانی چینی دەرەبەگەکان کە لەسەرەوە بوون و دەسەڵاتدار و ئیمکانێتێکی زۆریان هەبوو لەگەڵ چینی ڕەشوڕوتەکان و ئەوانەی خوارێ وردە وردە ئەمە گۆڕانکاری بەسەرهات کە گۆڕانکاری بەسەرهات کابرای زەوی و زارەکەی خۆی بەجێهێش کابرای فەلاح هەروەکو ئەگەر خوێندوێتانەوە ئێوە لە فەرترەی کۆتاییەکانی فترەی عوسمانیەکانەوە هەبوونی ئاغا زۆر بوون لە کوردستانی ئێمەشا ئاغاکان خەڵکێکی زۆریانە چەوسانەوە کابرا هەرە بواە زەریبە بداتەوە بە ئاغا چونکە ئاغاژە بۆیە کۆی کاتۆ بیداتەوە بە یەکێکی تورکەکەش بینێرێتەوە بۆ ئەستەمبول و هەروەها تەبعاً لەبەرەوە ئەو کاتە جوتیارەکان دەسەڵاتێکی تریان نەبوو بەڵام وەکو چۆن لە زمانی تەعویزەکەی سەددامە کە خەڵکە لادەیەکەی ئێمەی هێنا بۆ مجەمعەکان ملیۆنێک کوردیشی ئاوارە کرد و بردنی بۆ جنوب ئەوانەی تری هێنا بۆ مجەمعە زۆرە ملەیەکان تعویزیشی دابوونەوە پارە لەو فترەیە شتێک دروست بووکە لە اقتصادە پێوترە تەضەخم خەڵکێکی زۆر لە ئۆردوگاکانە بوون پاریان لە جیرفانە بوو منەتیان بەوە نەبوو کە ترێ لە چوە دێی کڕن تەماتە لە چوە دێی کڕن بەڵام ئەو کاتە شووتیەک کە لە سامەڕاوە ئاهات لە سلێمانی هەولێرە فرۆشرا بەرهەمی ژوورە شوشەیەکانی سامەڕا بوو یعنی کورد لەو شوێنەی کە ئینتاجی زەراعی خۆی هەبوو حیواناتی خۆی و مەڕووماڵاتی خۆی و خۆی بوو بە منتج بوو بە مستەهلیک ئەمجارە لەبەرەوەی پارەشی پێوەی دیار نەبوو بەڵام زەربەکە دوای 2-3 ساڵی تر خواردی چی خواردی زەویەکە خۆی چکە زەویەکە بووەوە بە دێم ڕەزەکان هەمووی کەس نێتوانی هەڵیان پاچە کەس بژاری بکە دەغڵ و دان و شوێن و وەلحاصل خاکەکە فەوتا بەوەی کە هەم خاکەکە فەوتا هەم خەڵکەکەش پارەکەی لە جیرفانە ئەو کاتە توێتایەکی فەلاحیە فرۆش ئەدرا بە 1000 دینار
ئێستای زەمەنی ئیحتیلالی ژوای لێ هات لە دوای ساڵی 2003 بە دواوە لە 2003-2004 ئیحتیلال بۆ ئەوەی کوردەکان هەروە بەو شێوەیە بێدەنگ کاتەوە ڕەشوەیەکی زۆریدا بە پارتی بێچێتی ئەوانش پارەیەکی زۆریان خستە بەردەستی خەڵکی ئیتر بە دەردی کوردەکان گاڵتەی پێکەن زمانی ئەوە نەما معاملە بە دەفتەر بکرێ معاملە بە بلۆکە کرێ بەڵام کەس ئامادە نییە کرێکاری بکە کرێکارەکان ئەم جارە لە دەرەوە دێن لە ناوچەی عەرەب نشینەوە دێن کەس ئامادە نییە تەماتە ئینتاجکە کەس ئامادە نییە بچێتەوە لادێت چکە کابرای لادێیی بۆ نمونە لە شارباژێڕە کابرای شارباژێڕی ئاهاتە شوێنێکی وەکو کارەزەوشک کە 36,000 کەسی لێژی گەڕەچێکە لە سلەیمانی لەوێ هۆدەیەکی دەزەکەوت ئەو هۆدەیە بە نیسبەت ماڵەکەی خۆیەوە لە لادێ هۆدەیەکی محتەرەمە مسلحە دەرگا و پەنجەرەی تایە لەگەڵ چەند ماڵێکی تر مشتەرەکە بوونەوە لەسەر عیب نەبێ حەمام و ئاودەست و ئەوە بەڵام هەموو ڕۆژێکەوە چووە بازاری کرێکارەکان و ئەوەستا کە کرێکاریەکەیە کرد ڕۆژانە وەرێگریان هەفتانە پارەکەی خستە تەنکەی باخەڵی هی ئەوە نەما دانیشە ساڵێک بە دیار ڕازەکەیەوە ساڵێک بە دیار چوالە و هەنارەکەی و بزانەکەی بەرهەمی بۆ دێوکەی ئەتوانێ بێنێ بۆ شار و تەرزەنێک کوتێ و نەفەوتێ و مانگانەی خوا و ئەو هەموو معاناتە لەبەرەوە وردە وردە گۆڕا لە فترەی دەرەبەگایەتیەوە بۆ وردە بورجوازیەک لە ناو شارە واتە بۆ طبقەیەکی پرۆلیتاری کە مارکسیەکان پێڵەن لە خزمەتی بورجوازیە پارەدارەکانە بە هەمان شێوە لە ئەوروپا دروست بوو دیسان خاڵێکی تری ئابووری ئەڵێ ئەمریکا پێویستە ڕاوێژکارێکی ئابووری ناسی خۆی لە عێراقدانێ بۆ بنیاتنانەوەی ئابووری عێراق سەر لە نوێ طبعا معلومە بنیادی یان بنەمای ئابووری عێراقی و ئەو سیستمەی لەسەری دامەزراوە سیستمێکی سەرمایەداری ئەم عەولەمەی ئێستا نییە بۆیە ئەیانەوێ ئێستا سەر لە نوێ بە شێوەیەکی وای داڕێژنەوە کە هەمووی احتیماد کاتە سەر حیاتێکی تەعویزی ئەم حیاتی تەعویزیە کەمێک شەرحکەم بۆی ئەو برانەی کە تەمەنیان لە 30 بەرەو ژوورە ڕەنگە زیاتر ئیستیعابیکەن وەختی حکوومەتی عێراقی دەیەکانی داگرت لە کوردستان معروفی شەکە زانراوە کە کورد ئینتاجی زەراعی خۆی هەیە بەرهەمهێنە کورد کە بەرهەمهێنێکی چاندنە وەختێک کە دایگرتن بردنیە مجەمعەکانەوە کردنی بە مستەهلێک یعنی جگەلەوەی بەرهەمەکەیان نابێ جگەلەوەی ڕەز و بەراوەکانیان نەفەوتێ جگەلەوەی خاکە بە پیتەکانە بێتەوە بە ئەرزێکی دێم دوای چەند ساڵێکی تر کەس جوتی تیانە کردووە نایترۆجینیە فەوتێ دەوڵەمەند نابێتەوە بە پیت نامێنێتەوە لە بەرامبەریشە هێناونی بۆ مجەمعەکان تعویزی داونەتێ هەر یەکەی لە جرفانیە پارەیەکی باش هەیە ئەو کاتە تۆتا فەلاحیەکیش بە 1000 دینار بوو کابرا پارەی پێەیە ئەڕۆی دوکانێکی بچکۆلەی لە مجەمعەکە کردەوە یان هەر لەسەر ئەم پارەی خۆی ئەی خوارد بەردەوام ئەو ترێی کە جاران ترێی ئەزمڕی و سەرقوڵە و سیتەکی بۆ هات ئەم جارە لە ژوورە شوشەیەکانی سامەڕاوە بۆیە هات ئەو شووتەی لە قەڵاچوان و شارە زوورەوە جاران بۆیە هاتووەی خوارد ئەو کاتە لە سامەڕاوە لە تکریتەوە بۆیە هات بە هەرحاڵ وای کرد کە گەلی کورد لە شوێنێک کە وە بەرهەمهێنی ئابووریە بیکا بە مستەهلیکێک هەردانی شێو بخوا تا زەمینەکەی وڵاتەکەی وێرانە بێ ئێستاش کوردستانی ئێمە ئاوایە عەزیزانی من ئەجینا تەماشاکەن بە مێشکی چیا دێ بە تەسەوری چیا دێ کە سلەیمانی 16 ملیاردێری تایە و 300 ملیۆنێریشی تایە ئەمە لە شوێنەکە کە دائیمە یەکێتی هاوارەتی کە فەقیرترم لە پارتی زوڵمەکە و پارەمان ناداتێ وەختی ڕاتبی نەئەدا بە مۆزەفەکان ئەیانوت ئەوە پارتی پارەکەی گرتوتەوە وەختێ دەرمانێک نەئەبوو لە خەستەخانەیەکە لەو داماوانەی لای کەلاریان لە هەڵەبجە ئەیو کاکە جا چی بکەینەوە پارتی قورجی هەمومانی گرتووە دەرمانەکەش نادا بە میلەتە بەڵام تەسەورکەن ئێستا بەڕەسمی 16 ملیاردێری تایە لە سلەیمانی لەگەڵ 300 ملیۆن ئێستا لە کوردستانی ئێمەدا 963,000 معاشخۆر هەیە معاشخۆری وا هەیە 4 معاشی بۆ نووسراوە هەیەتی لە 190 پارە وەرەگرێ ڕاتب وەرەگرێ ئەمریکایەکان خۆیان ئەم شتیان زۆر باشە زانی چونکە ئەمانیان هەمووەکو مەخفەر و حەسحەس تەعین کردبوو پارەی بکە بە قورگا بۆی قسە نەکا ئێستا کە لیانەگرنەوە ئێستا کە بەڕەڵایەنەکەن ئێستا کەوازیان لێدێنن ئەزانن ئەو جورئەتەشیان نەماوە مقاومەی تیارێک بکەن چونکە فێری مقاومە بوون نەبوون لەبەرەوە یەکێک لەو سیفەتانە کە ئەڵێ کە لە راپۆرتەکەی ئەڵێ
ڕاوێژکاری ئابووریناسی ئەمریکی تەعین بکرێت لە عێراقا بۆ سەر لە نوێ بنیاتنانەوەی سیستمی ئابووری عێراق لەسەر ئەو سیستمە نوێی کە ئەوان طبعاً هەیەن چکان سیستمێکی خۆیان هەیە یەکێ لە صیفەتی ئیستیعمارەوەیە کە ئەچێتە وڵاتێکەوە ئەگەر مەعمەلێکی گۆرەوی هەبوو بۆ نمونە تێکی ئەشکێنێ دوای خۆی مەعمەلی گۆرەوی دامەزرێنە هەر لە هەمانەوە ئینتاجە کاتەوە بۆی وەختێک کە وڵاتەکەشی بەجێهێشت مجبور ببێ کابرای ساحب مەعمەل مجبور بێ بۆ هەڵسوڕانی مەعمەلەکەی بۆ هێنانی ئەدەواتی احتیاتی هەر پێویستی بە داگیرکەرەکە بێتەوە وەکو سۆڤێت کە هاتنەوە ئەفغانستانەوە ئەو مەعمەلە ئیتالیانەی کە هەبوو ئەو شتانی کە هەبوو هی هەر وڵاتێکی تر بوو تێکی شکان و خۆی لە بەرامبەریا دروستی کرد یان ئەمریکا ئێستا بە سعودیەوت هەرچی گەنمت پێویستە منت دەمێ بەزمەیەڵە با لە وڵاتی خۆتا بەرهەم نەیە بۆی هەر احتیمات کاتە سەر پارەیەکی تەعویزی ئێوەش دەزانێسە لە کوردستانی ئێمە وایە ئەو برابەڕێزانەی کە عمریان لە 25 بەرەو ژوورە و سەرەتای ئینتیفازیان بەبیردێ کورد کە گەڕایەوە ناوچەکەی خۆی لەگەڵ ئەوەشا کە 25 ملیۆن لغم هەبوو لە کوردستانە هەموو وڵاتەکە وێران کرابوو 4000 لادێ هەمووی تەدمیر بوو هێشتا کەس ڕاتبی نەبوو بەڵام 6 مانگی پێ نەچوو ئێمە تەماتەی خۆمان ئینتاج کرایەوە نێرایەوە بۆ ئێران بۆ فرۆشتن لەبەرەوە بەڕاستی زۆر مهمە کە ئەم زەمەنی تەعویزی سەدامیە سەر لە نوێ لە زەمەنی احتیلالە تیکرار بوو بۆیە ئەمیژەڵێ مستەشارێکی ئەمریکی دابنێت طبعاً هەر لای ئێمەوانیە لە وڵاتی خوارەوە شەروایە جگە لە ناوچەی سنی نشین تەدمیر بووە بە هەموو سیفەتێکیەوە ژێرخانی ئابوووریەکەی فەوتاوە بەڵام لە جنوبیش لەبەر نەبوونی نائەمنی کابرای شیعی عێراقی مەجبور بووە بڕوا لە بەحرەین لە کوێیت لە ئیمارات لەو شوێنانە یان لە دەرەوە ئیستثماری خۆی بکاتەوە بەڵام ئەوەی کە پارەیە و بەدەستیانەوە ماوە تەنها لەو دەستگایانەیە لەو کۆمپانیایانەیە یان دار و دیوار دروستکردنە یان مۆبیل تەلەفۆنە یا شتێکی ئاوایە یعنی خەدەمیەکی زۆر گەورە نییە شتێک نییە کە بڵێن ئەوەندە خەستەخانە دامەزراوە یان ئەوەندە ئینتاج بووە یا ئەوەندە بەرهەمی زراعیمان زیادی کردو بتوانین بینێرین بۆ تورکیا ئەمە یەکێکە لە خاڵەکان